باسی ئەو ئۆتۆمبیلە دزراوی دەکات کە سەرباری پاشکەوتی موچەکەی بە چەندان مانگپارەی کۆ کردوتەوە تا کڕیوێتی هاوڕێ پیشەی پێشمەرگەیە و لە ئێوارانێکدا لە نزیکی بازاڕی چەمچەماڵ ئۆتۆمبیلەکەی ڕادەگرێت بەڵام لەلایەن کەسانی نەناسراوە دەدزرێت سەرباری تۆمارکردنی سکاڵا دایان شوێن گەڕاوە بۆ سۆراغی ئۆتۆمبیلەکەی بەڵام بێسوود بووە سیارەکەم ڕاگرد و پاشان چوومەنەوە بازار بۆی کە بازاڕی بکەم لەگەڵ کوڕێکی هاوڕێمە لە ماوەی تەنیا 25 دقیقە لە دوای گەڕانەوەم بینیم ئۆتۆمبیلەکەم لێرە نەماوە بەڕاستی زۆر ناخۆش و بەلامەوە بەڵام لەوە ناخۆشتر ئەوە بوو کام ئۆتۆمبیلە دزرا من دەسەوە برد جێ هەموو داو و دەستگاکانی حکومت بە مەرکەز و بە ئاسایش و هەموو شتێکم لێ ئاگادار کردەوە بەڵام بەداخەوە ئەوان هیچ شتێکیان بۆ نەکردو تەنانەت هیچ شتێکی وا نەبوو کە شاین دڵخۆشکەر بێت هاوڕێ نمونەی دەیان هاوڵاتی تری سنوورەکەیە کە لە ماوەی ڕابردوودا دزیان لێکراوە حاڵەتەکانی دزی جۆر بە جۆرن و بەشێک لە دزیەکانی ئۆتۆمبیل بە ڕێگری بوونە بەتایبەت لەسەر ڕێگا سەرەکیەکان و لە شەواندا ڕوویان داوە دووبارە بوونەوەی حاڵەتەکان جۆرێک لە ترس و نارامی لە دەرونی دانیشتوانی سنوورەکە دروست کردووە لەسەر زیادبوونی ئەو حاڵەتانە ئاسایشی ڕۆژاوای سلێمانی کە بارگاکەیان لە چەمچەماڵە ئاماژە بەوە دەکەن چەندین باندی ئەمەجۆریان دەستگیر کردووە کە تۆمەتبارن بە تاوانی ئەمەچەشن و لە نێویاندا 4 باندی دزیکردنی ماڵان و ئۆتۆمبیل و ڕێگریان دەستگیر کردووە کە ژمارەیان 12 کەسە گرتنی باندێکی دزیکردن کە خۆی ئەبینیەوە لە 4 باند کە ئیشیان ڕوودکردنەوە و ڕێگرتن لە سیارە و دزیکردن لە ماڵان بوو کە ژمارەیان بریتی بوو لە 12 تۆمەتبار خۆشبەختانە ئەوانە دەستگیر کراون و بە بڕیاری دارۆت بندن کە بووە دیاریدەیەک کە پێشتر لەم ناوچەی خۆمانە لەم سنووری ئێمە ڕووی ئەدا ئەو دیاریدەی دزیکردن نەتوانیمان باندەکان ئاشکرا بکەن کە بە پێی زانیاریەکان یەنارتی لە کەیسی ڕێگری و دزینی ئۆتۆمبیل کەسانی نێو هێزانیەکانی شتێوە گلاون بە تۆمەتی پێدانی زانیاری لە بازگەکانەوە بۆ باندەکە هەر بە پێی ئامارەکان بە تەنها لە مانگی ئەمساڵ 216 حاڵەتی دزیکردن لە پۆلیسی سنوورەکە تۆمارکراون ڕزگار جەبار یەنارتی چەمچەماڵ